هەر لە سەرەتای ڤایرۆسی کۆرۆنا تقریبەن بە ماوەیەک دوای ڤایرۆسی کۆرۆنا تاقیگەیەک لە هەڵەبجە کرایەوە لەلایەن ئیدارەی پارێزگاکەوە بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتیانی کە دەیانەوێت پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بکەن لەو تاقیگەیە پشکنین بکەن یان ئەوانی کە گومانی توشبوون بە ڤایرۆسەکان لێ دەکرێت بتوانن پشکنینی ڤایرۆسی کۆرۆنان بۆ بکرێت و لەو تاقیگەیەک کە کراوەتەوە بۆ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا هاوڵاتیان لە سنووری پارێزگاکە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەروەها دەڤەری شارە زوور و هەروەها سەی سادق و پێنجێنیش ڕوو لەم تاقیگەیە دەکەن بۆ ئەوەی کە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ ئەنجام درێت بەڵام بەپێی ئەو ئامارانەی کە وەزارەتی تەندروستی بڵاوی ئەکاتەوە بەپێی ئەو ئامارانە بێت ڕێژەی پشکنینەکان کەمترن بە بەراورد بە پارێزگاکانی تر. من بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە کاک دەشتی عەزیز بەڕێوەبەری تاقیگەی مۆلیکولەر لە هەڵەبجە لەگەڵمایە. کاک دەشتی سەرەتا ڕۆژی کۆرۆنا لە هەڵەبجە چۆنە بەپێی ئەو پشکنانەی کە ڕۆژانە ئەنجامی ئەدەن؟ بەخێربێن، سپاستانەکەم. وەک ئاماژەت پێە ئێمە لە 11 ساڵی 2020ەوە بە هاوکاری بەڕێبەراتی گشتی و پارێزگای هەڵەبجە سپاسەوە تاقیەکمان بۆ کرایەوە لەبەرەوەی ئەو بارگرانی کە هەبوو لەسەر سلێمانی و ئەو لەسەر هاوڵاتیانمان لێرە پشکنین بۆ هاوڵاتیان بکەین و ئەنجامەکانیان زوو پێبینەوە. بارودۆخی کۆرۆنا بەداخەوە ئێمە پێشتری ئاماژەمان پێیا بوو بۆ فترەیەک بەرەو دابەزین چوو لەخوا بەزیابێ، بەڵام ئێستا بەهۆی ئەو جۆری گۆڕاوی کۆرۆناوە ڤایرۆسەکە ڕووی لە تەشەنەکردنە و بەداخەوە هاوڵاتیانیش پابەند نابن، هەر لەبەرەوە بەپێی ئەو ئامارانەی کە ئێمە لە بەردەستمانایە و پشکنانێکی کەین ڕۆژ بە ڕۆژ ژمارەی توش بووان زیاتر ئەکات و بۆ پێشبینی ژەکەین کە ژمارەکە زیاتر بێت. ماوەیەک پشکنین ڕاگیرە ڕۆژانە پشکنین نەکرات، کرا بە 2 ڕۆژاریان 3 ڕۆژارێت، بەڵام ئێستا پشکنینەکان چۆنن و لەگەڵەوەشدا بەپێی و ئامارانە بێکە وەزارەت بڵاویەکاتەوە ڕێژەی پشکنینەکان لە هەڵەبجە کامە ئەمە بۆ تێگەڕێتەوە؟ بەڵێ ئێمە تاوەکو مانگی 12 ساڵی 2020 ڕۆژانە پشکنینمانە کرد و ژمارەکەشیان بەرز بوو، بەڵام کە ڕێژەکە بەرەو داوازین چوو ئەو کاتە هەم هاوڵاتیان وەکو بڵێ دڵنیایەکان لا دروست بوو و توشبوونەکە کەم بوویەوە. هەر لەبەر ئەوە بوو ئێمەش پشکنەکانمان کەم کردەوە. کەمکردنەوەی پشکنەکانەوە نەبوو کە ئێمە خۆمان بیکەینەوە، سەردانمان نەئەکرات، نەخۆش نەبوو، دکتۆرەکان نەخۆشیان نەئەنارد و هەندێک هاوڵاتیان ئەر بڕوایان بە وەزعەکە نەبوو. لەبەرەوە ئێمە پشکنەکان خۆی ئۆتۆماتیکی نەک لای لە هەڵەبجە لە سەراسەری هەرێم و لە سەراسەری عێراق ڕووی لە دابەزین کرد. هۆکارەکەشی ئەوە بوو بەرکەوتە کەمتر بوو، توشبوون کەمتر بوویەوە و ئێمەش هەل لەبەر ئەو بارودۆخە لەبەرەوەی کە ئێمە کە کەسێک گەچێتە تاقیگەوە بەڕاستی کولفەی لەوە زیاتر بوو کە ڕۆژانە تۆ پشکنینە یا 2 پشکنین یا 3 پشکنین بکەی، بۆیە بڕیارماندا پشکنەکان بکەین بە ڕۆژێ ناڕۆژێک لەبەرەوەی فەحسەکان کۆ بکرێنەوە و کولفەیەکی کەمتر بکەوێت لەسەر ئێمە. ئێستا هەموو ڕۆژێک پشکنین بۆ کەسانە ئەنجامە درێت کە بیانەوە پشکنین بکەن یان پشکنینەکان چۆن تەنها ئەبێ بەپێی ئەوەی کە دکتۆر بۆی نووسی بێت پشکنین بکات یان هەر کەسێک کە بیەوە و گومانی هەبێت ئەتوانێت لێرە پشکنین؟ ئێستا حاڵی حاضر ئێمە ئەوە تەواوی دکتۆرە بەڕێزەکان ئەوەی کە گومانیان هەبێت لە کەسەکە سەردانیانەکەن ئەتوان بیانێرن بۆ پشکنین و هەو هەر کەسێکیش کە گومانی هەیە توش بوو بێ یاخود بەرکەوتی توش بوو بێ ئەتوانێت سەردانی نەخۆشخانەی وەفا بکات لەوێ سامپڵی لێ وەرگیرێت. لە هەفتەی داهاتووە ڕۆژانە ئێمە سامپڵ وەرەگرین، لەمەوە پێش ئێمە ڕۆژە ناڕۆژێکی سامپڵمان وەرەگرت، هەم لەبەرەوەی ئەو لۆدە لەسەر ستافەکەمان کەم بێتەوە کە لە شوێنی کەش دەوامیانە کرد، بەڵام ئێستا بڕیارمانداوە لەبەر هەڵکشانی ڕێژەی توش بوون ڕۆژانە سامپڵ وەربگیرێت. کێشەی کەمی کیت و پێداویستی بۆ پشکنین لەگەڵەوەشدا کێشەی کەمی کارمەند لە تاقیکردتان هەیە؟ وەکو کیت لە حاڵی حاضر سواز بۆخوا کێشەمان نییە، ژمارە کیت و ئەو پێداویستیانەی کە بۆ پشکنینەکە پێویستە لە بەردەست هەن، یعنی هیچ کێشەیەکمان نییە. وەکو ستافیش ئێمە بۆ هەڵەبجە تا ڕادەیەک هەیە وەکو شوێنەکانی کە نین، بەڵام تر محاولەکەینەوە بۆ شایە پڕکەینەوە کە بەهۆی نەبوونی ستافەوە لێرە توشمان دەبێت. لەسەر وەرگرتنی ڤاکسین بۆ کارمەندانی تەندروستی، هەموو کارمەندانی تەندروستی ڤاکسینەکان وەرگرتووە یان هیچ بڕێک لە بەردەستا بۆی ئەگەر هاوڵاتیەک ویستی ئەو ڤاکسینە بەکاربێنێت، چکە لە ماوەی ڕابردوودا ڤاکسینەکە تەنها کە هاتە هەڵەبجە تەنها بۆ 6 کارمەند بوو. بەڵێ ئەو وەجبەی یەکەم کە هات هەرێمی کوردستان ئەو وەجبەیە بوو کە کۆماری سین وەکو هەدیە یا بووە هەرێمی کوردستان، ئێمەش لەوە نزیکەی 6 یعنی کاتە 120 دۆز یعنی بەشی 6 کەس هاتە هەڵەبجەوە
و ئەولەویەت درا بە و کارمەندانی تەندروستی بەڵێ وەجبەیەک لە کارمەندەکان وەریان گرت و هەندێک لە کارمەندەکانیش بەپێ ڕێنمایی ئەو شەریکی کە ڤاکسینەکەی دروست کردو ئەوانەی کە توش بوون ئەبێ 6 مانگ بەسەر توشبوونەکەیان تێپەڕ ئەنجا لە خۆیان بن و بەڵێ ئەوانەی هەندێک لە کارمەندانمانەوانەی کە لە ریزی پێشەوەن ڤاکسینەکەیان وەرگرتووە. بەخێر بن سەرچاو. سپاس بۆ دەشتی عزیز بەڕێبەری تاقیگەی مۆلیکولەر لە هەڵەبجە ئەمە زانیاریەکان بوون لەسەر ئامار و هەروەها زانیاریەکان لەسەر ڕۆژی کۆرۆنا لە هەڵەبجە. نزار سپاس بۆ تۆ.